ئەچمەلای میوانەکەمان ژین عەبدوڵڵا وتەبێژی یەکێتی باڵێندەران لە قیسلێمانی کە لێرە لەگەڵمان ئامادەیە. کاک ژین زۆر بەخێرهاتن. با سەرەتا بە بابەتی هەواڵەکەمان دەست پێ بکەم، پرسیارەکانم لێەوە دەست پێ بکەم. وتوتانێکی کێشەی پێدانی باجتان هەیە، داواتان کڕۆ بە زووترین کار چارەسەر بکرێت. ئەزانمەمە تاکە کێشە نییە، وردەورداچینە لای بابەتەکان. جارێکە ئەم کێشەی باجەمان بۆ ڕوون بکەن و بابزین بە چ شێوەیەکە. زۆر سپاس بۆم دەرفەتی کە پێتان نین و ئەو زانیاگانی کە لە تەلەڤیزیۆنەکەتان وڵاتان کردەوە. ئێمە لە 2014ەوە بەڵێندەران یعنی بە شێوەیەکی بەرچاو و ئاشکرا یەک لە دوای یەک غەدرمان بەرامبەرە کرێت و پارەمان نادرێتێ و اینجا بۆ بگرە ڕۆژ بە ڕۆژ بڕیاری تازە ئەدرێکە لە دژمانە نەک لە مەسلحەتمانە. ئەو مەسەلەی باجی کە جەنابە ئاماژەوە پێ ئێمە ساڵانی 2000 پێش چواردەش کە کارێکمان بۆ دەرەچوو عقدمان نەکردوەوە ئەچوینە ئەم دایرانە زەریبە بوو، کار و دەستەبەری کۆمەڵایەتی بوو، بیناسازی بوو، ئاگاداری ئەو لایەنە معنیە کردەوە کە ئیشمان لەگەڵیا هەیە، عقدەکەمان هەیە لەگەڵیا. ئەیوت ئێمە ئاگادارین لەم پرۆژەیە و لە ئاخری تاواکردنی پرۆژەکە پێش ئەوەی کە پێشینی ئاخری بۆ سەرفکردی ئاگادارمان بکەنەوە بۆی کە زەریبە و ئینەکانی ئەو پارانی کە ئەبێ بیدەین لێمان وەرگرن. بەڵام ئێستا هاتون چیان کردو ئاستەنگی هەموو سلفەیەک مەسەن پرۆژی وایە 10 سلفێ، پرۆژی وایە 20 سلفێ، یعنی تۆ 20 جار بچیتە ئەو دایرێ. جا دایرەمانەیە ئەبێ سەرە بنووسی، ئەبێ یەکێ بنێری ڕۆژێ پێش ئەوە بە 2 ڕۆژ ناتوانانی پارەکە بدەیت وەزایدە. ئێمە پارەشمان چەکی پرۆژەی ئەم پرۆژانەی کە هەمانە چەکی ئەوە کە ئەمانەنێ حکوومەت لەو چەکەش لێمان وەرناگرن. ئەێ پای نەختی نەبین، یعنی زەختێکی بەڕاستی زۆر لەسەر بەڵێندەرە. باشە کێشە ینی لەم باسی چەکت کرد ئەو چەکە کە حکوومەت خۆی ئەتانداتێت لەو چەکەش لێتان وەرناگرێت. بۆچی ینی بۆچی ئەبێ حتمما پارەی کاش بێ؟ ینی چەکەکە هەر خۆی لای خۆیان معتەبەر نیە بەهای نیە؟ ئەگەم معتەبەر بووە هەڵبەتە دایرەکان لیان وەرەگەی شتێکمان بە چەک لێ وەرناگرن. یەک هەفتەیەک قەرارێکە درێ ئەڵێن ئەوە بیناسازی بە چەک لێتان وەرگرێت، هەفتەیەکە دوای ئەوە نامێنێ. ینی ئەو کێشەی کە تۆ ئێستا باسی کرد باوەڕ ئەەکەی لای بەڵێندەر بچووکترین کێشەیە ئەوە. بۆ کاکە ئیشێک کە بەڵێندەر ئەیکا پارەکەی بەرێ بەخوا زەریبەی خۆی یەک دەنێک کێشەی نییە، چێ زەریبەی خۆی ئەیە، کار و دەستەبەری کۆمەڵاتی خۆیە، تاقیگی خۆی ئەیە، هیچ کێشەیەشی نییە. بەڵام تۆ بێنە بەرچای خۆ پرۆژەکە بکەی، پارەی پرۆژەکە و نایاتێ، پارێکی زۆری ئەو کەسانە و قەرزارە بیت کە ئیشەکە بۆکەن، ئەوە دوای ئەوە بچی ختاب زەمان و زەریبە و هەمووی بە پارەی نەقدکەیت. ئەمە چۆن یعنی لە چ وڵاتێکە ئەمە بووە؟ بە ئالێریا بوەستینەوە پارەتان نایەتێ، پارەیەکی زۆرتان لای حکوومەتە کە پارەتان نایاتێ، بەڵام ئێوە ئەبێ لە کاتی خۆیان باجەکە بن و بە کاشیش بیدەن. بەڵێ باشە یەکشتم بۆ پشتڕاست بکەرەوە کاکژین. من لە داتاکان ناوتم هەتا ساڵی 2019 800 ملیۆن دلار قەرزتان لای حکوومەتە. هەروەکو ئێستا لە کاتی ئینفۆگرافیکەکەشا باسم کرد من کە پرسیاری داتای نوێم کرد ئەو برادرە کە بەڵێندەر بوو وتی ئێمە هەر دەستمان لە پارەکەشتۆ بۆیە هەر شوێنی ناکەوین چەنەمان لای حکوومەتە و نازانین چەنەمان لای حکوومەتە لە بڕێ کە تۆ لە 2014 لە 2016 نەخی لە 2020 پارەت پێ نەدرابێت تازە بە تەمانیە بداتەوە. داتایەکی تازەترت لایە کە ئەم 800 ملیۆن دلارە بووە بەچەند؟ وڵای زریان خان داتا ینی من پار لە کۆنگرێکی ڕۆژنامانیە داتام وت پەشیمان بلۆی کەوتم. بەڕاستی ئێستا جیەتی ڕسمی کە حکوومەتە حەزەکە مەقاوە بڵێت 2 ملیارد دلارم لایەتی. من دوای ئەوە بۆیان شی کردمەوە یەک دوو برادرتم وڵای ڕاستەکەن تا ڕقەمەکە زۆر بێ لای ئەوان حەزەکەن بۆیە بڵێ پێمان نادرێ. بەڵام داتا لە لای خۆیان هەیە. بۆ داتا لە بانقەکانایە من ناتوانم ئێستا من بەڵێندەر هەیە ناتوانم پێی بڵێم داتاکەتم بەرێ. پێیان ئەڵین مەسەلەن کەشفی بانکێکە بێنە کەشفێکم بۆ نەهی ساڵی لەو پێشە نازان پارەکەت یامەوەیانە. ئێمە چەند جار داوای داتامان لە بانکەکان کردووە نیانێت یعنی بە کتابی ڕسمی کاڵین داتایەکمانە بزانین بەڵێندەران چەندیان لەسەر ئەژمارەکەی. باوەز لەمانە بینین کارەساتێکی تر ینی خوڵقاوە و دەمێکە لەوانەیە جەنابتان ئاگاتان لێ نەبێ و بەڵێندەری ژەمی ئاگای لێ نەبێ. باسی ئەو پرۆژانە هەر واز لێ بێنێ ئەوەی کێسەوتە بەڵێندەرەیەڵێ دەستم لێشتووە و پارەکەی بە تەمای نیمکە ڕاستی ژەگانی 100% نادرێ ئەو پارەیە. بەڵام ئێستا ئەم پرۆژە تازانەی کە هەیە بە حساب ناو پرۆژی تازە لە سلێمانی پارەی ئەوەش نادرێ. ئەی باشە لێرە پرسیارێکی تر دروستە بێ
ئێوە ئەسڵەن لە کاتی وەرگرتنی پرۆژەکان لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکان هیچ عقدێکتان هەیە بە عقد ئیشەکەن یا هەر ئاوا بە ڕێکەوتن لە بڕێکەمێ بزانم ئەم عقدانە کە ئەکرێ ئەسڵەن بۆ چییە و گەرنتی چی ئەکات و چ سوودێک بە ئێوە ئەگەێنێ وەک بەڵێندەر کە دوای کەسی جوابتان نایەتەوە؟ زریان خان هەمووی بەپێی گرێبەستە ئەمە شتێکی ینی گرێبەستەکە لەوانەیە مانگی دوو مانگی پێ بچێت وەزایدن ڕستنی تابع شتێکەیە بنای کە پرۆژێکی بۆ دەرەچێت ڕستنی تابعی لە سەتایەکی پارەی پرۆژەکە لە کاتبی عدل جاران ئەمانە مشکور ئێستا ئیش ناکەم ینی من لە بەڵێندەرات ینی ئەوەتی وای لێ هاتووە ئیش من نایکەم چکە من بچم پارە سەرفکەم و دوای ڕاکەم بە دوای پارەکەمان پارەم نێنێ و شتەکانی تریشم بەنەقتی ئیش نەکردن لەم کاتەیە و داوا لە سەرجەم بەڵێندەرانی ژەکەم کە کار نەکەن ئاوە بۆ شێوەیە چونکە مایەپوژە بەڵێندەرمانەیە پارەی دەستی لە پارەی 2014 شتووە دەستی لی شتووە ئێستا هاتۆتەوە وتیانە ئەمە تەندەری تازەیە وەرە کار کە پارە دێنێ نایەنێ ئەمە خەڵتاندنی بەڵێندەر باشە کاکژین باسی 2014 دەگرت من ئەگەڕێمەوە لای گرێبەستەکە بەڵام یەکەم جار پێم بڵێ ئەم قەرزانەکە کەڵەکە بووە لە ساڵی چەنەوە کەڵەکە بووە کە نەدراوە زریان خان تا مانگی تقریبا هەشتی 2014 درۆم ینی تەواو تاریخەکە یا مانگی هەشت یا مانگی دێ کتابێکاو لە سەرۆکی حکوومەتەوە ئەڵێ بەهۆی قەیرانی دارایی و تەقەشوفێکمان تەقەشوفیان ڕاگەیان وەزایدەن شەڕی داعش بوو باشە ئەتر لەو ڕۆژەوە تا ئەمڕۆ ئێمە شەڕی داعش ماوە هەیە ئێستا شەڕی داعش کتابەکە نەهاتۆتەوە ئەو کتابە باتڵ کاتەوە کە بڵێ کاکە ئێمە تەقەشوفمان نییە شەڕی داعشمان نییە قەیران نییە بۆ ئەو کاتە 4 مانجارە مۆزف معاشی وەرەگرت 6 مانجارێ وەرەگرت ئێستا باشترە لە ساڵەکە دوو معاش ئەفەوتێ ئەو کاتێک کە ئەو کتابە دەرچوو لە ساڵێکا 6 معاش حەو معاش ئەفەوتا لە مانگێکا دەوائیرە بوو 2 ڕۆژ دەوامیەک یعنی ئەو کتابە نهاتۆ ئێمە ئەم قەرزان لەوە کەڵەکە بوو وەزیریان خان من شتێکی تر لێیان ئەپرسم لە حکوومەت کاکە ماشەڵڵا ئەوە نەمان ڕاوێژکار هەیە یعنی لەبەر ڕاوێژکارەکان لە پۆستەکانی دەزیاترم باشە ئەوەنی تەندەری تازە ڕائەگەێنن ئیعلانی ئەکەن کە ئاوا لە خەڵکەکەن و پارەکەی نایەن بۆ نایەن بەو پارەی تەندەرە تازەیە 1260 پرۆژە وەستاوە لە سلێمانیە باشە لە سنووری سلێمانی بەڵێ بەس سنووری سلێمانی 1260 پرۆژە وەستاوە لە 130 بۆ چلیان لە 185 بۆ 90 تەواو بوو باش ئەم داتای حەزەکەم زۆر بەوردی ینی گوێی لێ بگرم بۆی کە لە 130 بۆ چلی لە 185 پرۆژەکەی تەواو بوو پرۆژەمان هەیە بای 3 ملیارە بە 100 ملیۆن دینار ئەخرێتە خزمەتی هاوڵاتیانەوە مەکتەبی 27 پۆلیە مەکتەبی 18 پۆلیە خەستەخانەیە بنکەی تەندروستیە تۆ بۆ نایی ئیشە کۆنەکان تەواو بکەی اینجا بچیتە سەر ئیشی تازە من چەند جارێکیش ینی من خۆ ئەم تەرحەم کردووە هەتا بە بەڕێوەبەری گشتی بانقی سلێمانی ناوەندی سلێمانی دکتۆر ماکووە وتم دکتۆر تکایە ئەم تەرحەی من وتیشی ناوەکانم بۆ بێنن دوای بە بەڵێندەرەکانم وتیان بەخوا بچینەوە و مەعمەعەیە پارەمان بۆ سەرف ناکرێت یعنی ئەزای چۆنە سیقەیە بێسیقەیەکی زۆر دروست بووە لە بینی بەڵێندەر و باشە کاکشین باسیەوەت کردوتت ینی باسی بواری پرۆژەکانت کرد ئەمە پێم وایە شۆکێکی گەورەیە جارێکە ژمارەکەی لەوێ بێستە باسی مەکتەب و خوێندنگە ئەو شتاناکەی کە بەهۆی ئەم کێشەیەوە وەستاوە زیاترین زیان کە ئەم کێشانە لە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانی دابێ بەر چ کەرتێک چه خزمەت گوزاریە کەوتووە لە مەکتەبەوە لە خستەخانەوە لە نیشتەجێبوونەوە زیاترین زیان بەرکوێ کەوتووە زریان خان هەموو ساڵێک کە پلان دانراوە هەر سێکتەرە و بەپێی ستانداردی عالەمی یعنی مەسەلەن سەقۆتۆ کە مەکتەب دروست دەکرێت لە سلێمانی خەستەخانە دروست دەکرێت لەوە دروست ناکرێت لە خۆیانەوە بڵێن 50 مەکتەب لە سلێمانی دروست کرێت 200 لە هەولێر بەپێی پێویستی منطقەی تازە ئەوە ینی ستانداردێکی هەیە مەسەلەن بۆ نمونامە ئەڵێم پێویستە ئەم ساڵ بۆ نمونە 2026 26 مەکتەب دروست کرێت لە سنووری سلێمانی ئاوا دروست کراوە ینی هەش بنکەی تەندروستی بۆ نمونە دروست کرێ ئەوە ینی زێری لە هەموو سێکتەرەکان ناوە واز لە هەموو سێکتەرەکان بێنە من پێت ئەڵێم پرۆژەمانەیە لە 195 تەواو بووە 95 ئێ باشە حکومەت تۆ بۆ دڵێ من پارەی خۆ ناسووتێ پرۆژە هەیە بای 10 ملیار لە 195 تەواو بوو بیعیملان چەنی ماوە بۆی پرۆژەکە تەواوکات ئاخر تێ ئەگەی ینی من چەجار پێم وتم باشە بۆ ئەم پرۆژە کۆنانە تەواو ناکەن ینی بۆ ئەم پرۆژەوە ئێمە پێشمان ڕاگەیەنراوە بەڕاستی من نامەوێت ناو بڵێم کە کێ پێویستون و کێ پێی نوێتون ئێمە لە جێتی زۆر معنی و زۆر سەر بەوەی کە زۆر کۆنتاکتە لەگەڵ بەڵێندەرانە و ئیشی بەڵێندران ڕبتیە بۆ ئەڵێت تکایە تەندەر وەرمەگرن باشە کاکشی
پرسیارێکی ترم هەیە تۆ خۆ دوتت من وەکو خۆم لەوەتی ئاوای لێ هاتۆ نایکەم بێگومان هەر جەنابی شتنی کەسانێکی تریشەن کە ینی من ئەمڕۆ لەگەڵ چەند کەسێک قسەم کراڵێ من هەر نایکەم نەکە لە سلێمانی لە دهۆکیش من ئەمەم گوێ لێ بووە ئەڵێ نایکەم لەوەتی ئەمە ئاوای لێ هاتووە باشە ئەمە یعنی چه زیانێک بۆ کرێکارانە ئەگەیەنێت کە ئیش ئەکەن ئەمە یەکەم پرسیارە لە بەرەوەی کە خۆ هەر بەڵێندەرەکان زیانمە نابنەگەر پرۆژەکە وەستا پرسیاری دووهەمیش ینی لای من کە دروستە بێەوەیە کە یعنی ئەم بەڵێندەرانە کە لە کارەکانیان ئەکشێنەوە هیچ بەرپرسیارەتیەک ڕوبەڕوویانە بێتەوە بۆ نمونە ئەڵێ بەڵێندەر هەیە قەرزی کردووە بۆی کە پرۆژەکە تاوا بکە بۆچی وە ئەکات کە ئەزانە پارەی بۆ سەرف ناکرێت زریان خان زۆر ینی ڕۆژانە جەناب لەوانەیە ئەمڕۆ قسە لەگەڵ بەڵێندەر کرد بێت دوێنێ کردی بێتە بەڵام من ڕۆژانە کۆنتاکتمێ لەگەڵ میانە تەلەفۆنم بۆیە ئایان بینم ینی شتی وا ئەکرێت ئێستا بۆ نمونە چیەکرێت ئەمڕۆ من تەندەرێکم بۆ دەرچووە بۆ نمونە ئەمڕۆ تەندەرێکم بۆ دەرچووەچم عقدەکە ئاکەم باوەڕەکەی دایرەکە پێڵە چی بم بەڵێندەرەکە لە پارە هەیە لەنە ئەڵە پارەمێنە لەنە ئەڵە دەباشە ئەی چی بکەم ئیشەکە ڕاگرم هێشتا ئیشەکەی نەکردو پاچی لە عەرز نییەوە ئەڵێ بڕۆ دوا دەست بەکاربوونێکە ئەمە قانونیە وەکوان کە باسی عقدەکە کێسا چینە سەر ڕۆژ ئەڵێ بڕۆ دەست بەکاربوونە با بۆکەین یەکسەر لە هەمان ڕۆژە ڕاگرتنی کار بکە ینی بەڕاستی من لێرە وەڵام بەڵێندەرایەتی بۆ بە گاڵتەکردن گاڵتە پێکردن ئەمە یعنی کە ئەم دەست بەکاربوونەی بۆ کرا و دوا بە دوای ئەوەش ڕاگررتنی بۆ کرا ئەمە زیان دروستەکە بە بەڵێندەرەکەوانە ئەبێ ڕێژەیەک پارە بدات یان نەگەر زیان مەسەن بەڵێندەر پێ دەڵێم بەڵێندەر کە تەندەرێکی بۆ ئیحالا کرێت و کە دەستەکە بە عقد ئەمە پارەی ڕسوماتێکی پێڵێن خطاب زمانی پرۆژەکە ئەوە ئايات ئەو لە سەتایەکە ئايات باشە ینی بەس بۆ ئەمە ئەکەن ینی من لەمە تێ ناگەم وا بڵێن کابرا بەڵێندەر ئێمە هەموو نوعێکی تایە هەیەی شارەزایش بێ شارەزا کابرا بەنا بۆ کاتی خۆی ینی بەڵێندەر هەموو نوعێکی تایە ینی جێگەشی ئەبێتەوە تایە بەڵام ئەمە لایەنە پەیوەندی دارەکان بۆ نمونە محافظە بۆ تەندەری وای ئەعلانەکە شارەوانی بۆ تەندەری وای ئەعلانەکە ینی ئەمە خەڵک بەلا ڕێیا ئەبنیاچی ئێمە ئەمە پیان دەڵێن بەخوام ڕۆژنا لە بەڵێندەر ئەپارڕێ مۆڵم تەندەرۆر مەگرن و من دووەمینشی پرسیارێک لە حکوومەت دەکەم بەڵێندەر نەبێ حکوومەت هیچ نییە بۆ ئاوەدانی بۆیە من داوا لە بەڵێندەرانەکەم کە کارەکانیان کە تەندەروەر نەگرن چکە تووشی کێشە ئەبن بەڕاستی ئەن کێشەکەشی بۆ ئێمە دوای چونکە پارە نادرێت بە هیچ شێوەیە بە هیچ شێوەیەک بەڕێوەبەری بانقی ناوەندی سلێمانی پێی ڕاگەیاندنی ئەڵێ بە هیچ شێوەیە پارە سەرف ناکەم نە بۆ پرۆژەی کۆن نە بۆ پرۆژەی تاس ئەمە تەمیناتمانەی 2014 ساڵی پار وا بۆ پێرارەچێت 2024 قایمەیە کراوتیان پارەتانینێ 24 کۆمپانیا 50 کۆمپانیا من قایمەکەم لایە 24 کۆمپانیایان ناد لە پێرار لە پارەوە وعدە درێ کە بڵێن ئەم 24 تریش ئەم 48 تریش بدرێ نادرێ و ئێمەش نازانین ئێمە ئەچینە شوێنە لە پارە نییە ئێمە نازانین هەیە نییە ئێمە ئەوە چکە داهات لای خۆیانە خەرجیش لای خۆیانە بەڕاستی ینی ئێمە ئەوە نازانین بەڵام یعنی من ئەوە ئەڵێم لە 2014 وەسعی هەرێمی کوردستان باش نەبوو کە پارە بۆ مەقاڵ خەرج کرێ لە 2014 وەسعێک نەهاو کە پرۆژە هەیە باید 10 میلیارد 100 میلیۆنی ئەوێ تەواو ببێت و بخرێتە خزمەتی هاوڵاتیانەوە یعنی بەڕاستی وەسعەکە زۆر ناخۆشە بەراورد بەڵێندەر باشە من ئێستا ئەگەڕێمەوە سەر بابەتی عەقدەکە کە باسمان کرد گرێبەستەکە سەرەتا ینی ئەمن بۆ ڕوون بکەرەوە ئایا ئەم گرێبەستەکە ئەکرێت هیچ گەرانتیەکی تیانە بۆ بەڵێندەر کە حکوومەت پابند کا بۆی کە ئەبێت پارەی بۆ خەرج بکە ئەی عەقد معنای چیەکەوایە ئەم وەرەقەیە ئەنووسن و ئیمزای ئەکەن کە ئەگەر هیچ گەرانتیەکتان نەیاتە چ سوودێک بێەوە ئاگەیەنێت تەنها ئێوە پابندەکە و لایەنی حکومی نات بەڵێ زریان خە من پرۆژەیەکم هەیە ڕامگرتووە 2014 پێر بە هەفتەی پێشوو لە محکەمە بانکرام شکاتیان لێ کردبوو کاڵێ ئیشەکە بۆ ڕاگرتووە تمەڵای ئیشەکە دوو یەک فەقەریتایە پارەکەم بۆ خەرجکەن ئیشەکەم لە ئێستا هیچ داوایەکیش هیچ شکاتێک هیچ شتێک لە بەڵێندەر وەرناگیرێ وەکو زەدی حکومەت بەڵامێکی بچێ بەیانی داوا لەسەر بەڵێندەر قەیدکە باڵن کرێت لە بە مەسەلەی عەقدەکەشەوە ئێمە عەقدەکان هەمووی لە 30 ڕۆژا بۆت هەیە عەقدی ئێمە هەمووی ئاماژە بە هەمووی دراوە وازە حەشتەکە لە سەتا ئەوەنە ئیشەکرێتوان داوای سلفە بکەی لە سەتا ئەوەنە ئیشێک داوای سلفە بکەی ئەگەر تۆ باوەڕ ئەەکەی بڵێ پارە و نایەمێ خەڵک چێ مقاڵ بچێ ئەم ئیشە بکات لە خاڵێکی عەقدەکە یا گرێبەستەکە بڵێ ئەبێت تۆ ئیشەکەیت و پارەشە ناینێ شتیوان نیە ئەمە هەموو عەقدەکان اینجا عەقد 2016 عەقدێکی تازە ژاتەوە کە ئەڵێ ینی هەمووی
داڕشتنی بۆ کرایەوە هەمووی وازە حشتەکان ئەوە ینی ئێمە من دایم ئەڵێم من ئەڵێم موافێ برادرمێ ئەڵە بۆ ئیش ناکە ینی ئێستا ئەڵێ من وافێرم کە ئیشم کرد پارە وەرگرم نەک بچم واستە بکەم و ئێستا لەوەشان نەماوە کتابی وەزیر و ئەوانە ئێستا کتابی وەزیر لەوە ئەچێت 200 موافقەتی وەزیری دارایی هەبێ کە ئەڵێ بۆ نمونە پارە بۆ ژین عەبدوڵڵا خەرج کرد لێرە دانراوە و ئیشی پێ ناکرێت. باشە باسێکی سنووری پارێزگای سلێمانیشمان بۆ بکەن کاکژین لەوە تێم قەیرانانە دروست بووە لەم ماوەیە هیچ پرۆژەیەکی استراتیژی گرنگ لە سنووری پارێزگای سلێمانی کراوە؟ وەڵاهی من پێم خۆشی عیندایم کە پرۆژە بکرێت بەڵام ئەوەی کە پرۆژەکە دایم بەزین پێایەتەوە کە چکازان دوای چێت بە خۆشحاڵی ئەو پرۆژەیەگەیە ینی زۆر کارەسات بوو ئەو ڕێگەی دوکان چوان قوڕنا هەر بۆ برادێکی ئازیزمان نین دەرچۆ تەندەرەکە کۆمپانیای گەردین ئەوە ئێستا ئیشی تیاکە تقریبا ئەمڕۆ قسەمان کرد تقریبا 600,000 متر بڕینی کردووە 350,000 متر پڕکردنەوەیان کردو 4 کیلۆمتر قیریان کردو عین بە بەردەوام شەو ڕۆژ خەریکی کارکردن بەڕاستی پێمان خۆشە ینی کە ئیشی 4 ئیشی وا هەبێت لە سلێمانە 5 ئیشی وا هەبێت بەڵام نایکەن ینی ئەو پرۆژەیە ئەبوایە 8 ساڵەوە پێشتاو بە تازە بە تازهاتون لە کۆمپانیەکەی پێشویان وەگرتویان دراوە بەم کۆمپانیای گروپی کۆمپانیەکانی گەردین کە ئێستا کاری تیاکە و هیوادارین ئاوا بەردەوام بێت و لە ماوەیەکی نزیکا ئینشەڵا بیخاتە خزمەتی هاوڵاتیانە. باشە کاکژین جەنابەت کە ئاوا لە بابەتەکە ورد بوویتەوە هەموو کێشەکان بە وردی ئەزانی پێشنیارت چییە بۆ حکوومەت چۆن ئەتوانن ئەم کێشەیە ئەم قەیرانە چارەسەر بکەن کە نەک هەر بەڵێندەران ئەو کرێکارانش کە بەهۆی ئەم قەیرانەوە ڕوبەڕووی کێشە و ئاستەنگ بوون و ڕزگاریان ببێت لەم بابەتە؟ وڵای من داوایەکان لێکەم من بە دووسێ کەسی زۆر پەیوەندیدارم کرد پێم ڕاگەاندن دووسێ ماڵەوە پێش وتم کاکە من بە خۆبەخش ینی ئێستا ئێمە من لەگەڵ بەڵێندەرام کۆنتاکتمەیە ئەزانم شارەزام کە معاناتیان چیە و شتەکان چی ینی چاک وتم سێمام شەو ڕۆژ لەگەڵ تا نابم پێتاڵم کە چی بکرێ ئەم کێشانە ینی ڕوبعیشی لە سەرشانی بەڵێندەران دابگرین من لێرەوە داواکەم کە تەندەری تازە ڕابژیرێ ئەعلان نەکرێت تکایە ئەو پارەیە بێنن لەو پرۆژە کۆنانە سەرفیکەن یعنی ئەگەر 20 پرۆژە هەیە بە مانگێک تەواو بێ لێرە ینی کە ئیکۆن کە ینی لە سەتانەوەی تەواو بووە بە مانگە بە دوو مانگ ئەخرێتە خزمەتی هاوڵاتیەکەوە ئەی باشە ئێستا ئەوە بکرێ باشترە یان بچێت تەندەرێکی تازە بڵێن ئەم گەڕەکە کۆنکرێت دەکەین گەڕەکەکە هەڵبکەندێ و بەجێ بێڵێرە بچکەن پەڵەندەرەکە پارن کە بزانێ پارینیانی نایکات چەنەها کێشی وامانی لەم چاپێکەوتنی گۆزەمە لەیلاخانی سەرۆکی شارەوەی لە کورسات بوو گلەیان لێکوتیان گەڕەکەکە وتی ڕەتی بە ئێمۆنی ڕاستەکە کابرا ئیشی کردووە لە نیوایە بەجێ ئێهێڵێ ئێکابرا خەڵکی گەڕەکەکە بڵێ چی ئێکابرای مەقاولیش بڵێ چی کەواتە لایەنە پەیوەنددارەکەی کە تەندەرەکەی ئەعلان کردووە خەتاکە لە ئەستوی ئەوایە یعنی پێتان ئەڵێم ئێستا لەو 1200 پرۆژەیە بە پارەی 50 پرۆژی کە ئەعلانەکرێت لە ئێستا تەواو بێخرێتە خزمەتی هاوڵاتیانە لانەیە من تۆ نەیبینین بەڵام ئەزانی کە چەند مستەفی دەبێ خەڵکی سلێمانی لەو پرۆژە کۆنانەکە تەواو کرێت. باشە من ئاگادارم کە چەندەها بەڵێندەر بەهۆی ئەم قەیرانەوە بەهۆی ئەم بارودۆخەوە مایە پوچ بوون ئایا ڕووی داوە کە کێشی کۆمەڵایەتی بۆ بۆنەوە دروست بوو بێ بۆ نمونە من بیستمە تەنانەت بەڵێندەر دەستی چۆتە گیانی خۆشیانی کە مایە پوچ بۆی تریج ڕێگەیەکی نەماوە نمونەی وامان هەیە لەنێ بەڵێندەرانی زۆر ڕۆژانەیە مەشتە بیستین کە ئەچینە کێشی بەڵێندەرەوە ئەچینە کێشی گەمەوان چکێمە بەڵێندەرەکان هەمومان داین تێکەڵین ڕۆژانە کۆنتاکتمانە بۆ پێشتری ژانی کە ئیش و کارمانە بووە ڕۆژان لە دایرەکان کۆنتاک یەکتریمان بینیوە قسەمان کردو باسی ئیش و کاری خۆمان کردو بەڵام بەڵێندەرە بۆ خۆی کوشتۆ بەڵێندەر هەبووە تووشی کێشەی عایلی بووە بەڵێندەر هەبووە لەگەڵ خەڵکی تررا تووشی کێشە بۆ لەسەر پێنەدانی پارەوە ینی زۆرمان کێشە هەیە من چیم کردو بە قیاس ئێمە 1300 و تقریبا 6 بەڵێندەرمانەیە لە سنووری سلێمانی ساڵانە پێناسی بەڵێندەران بە ڕێژێکی زۆر بەرچاو تازە ئەکرایەوە ئێستا لە ساڵێکە 200 بەڵێندەر 150 بەڵێندەر 250 بەڵێندەر هەیەکان تازە ئەوەی تری هەر بگرە پارەی تازەکردنی پێناسەکەی پێنیە کە پارێکی ڕەمزیە سپاس ژین عەبدوڵڵا تەبێژیەکێتی بەڵێندەران سپاس کە لەگەڵ مابوون سپاس بۆ زانیاریەکانتان و بە هێوای چارەسەربوونی کێشەکانیشتان